پاشیو بە سپۆنسەری ئارمیناس. دەستان خۆش بێ و لەشتان ساخ بێ. سەفقان ئەمڕۆ تۆ گۆرانێکە دوت دەستپێکی بەرنامەی پارشیف لای تۆ بوو. ئەو هەڵبەستەیکە گوتت چی بوو، هی کێ بوو، پێمان بڵێ
و گۆڕانکاریە چی بوو کە ئەمڕۆ کردت؟ اري والله جاغي وخير به هونجي وتما شفاني مجي جهداري مجي دريا بلكي راديو جلما جهدار دكن كسل مالي اخوان السريان هي دار بخير بكن هلبستا سيداي باتيبو سيداي باتيجي ايش مقاله يمكن بحثا جيانا يمكن برفرهي يعني متخصص بحثا يمكن لإيرو ميفانك مرة نفيو مرة مي بحثا جيانا هكا صفقة بمان باسك سيداي باتي كيا بله سيداي باتي شخصيتك بله كاك بيام سيداي باتي ملاك بول دفرا جولا ميرجي غوندي باتي بو دفرا جولا ميرجي كردستاني باكور كردستان باكور اري الوي دري صالح 1470 هاتي جياني يعني بري نهار 600 صالح صالح 1400 نوت ويكيدي شوي بلغانيا 1400 2022 كيم زيادات 600 صالي يعني كاك بيام او بري 600 صالي دفي استا بلندد استا هلبستي نفي ساندي هلبستي عن عرفاني نفي ساندي ابا عشقيبو اجا سيداي باتيجوان كسايتي براسي دفي مرول سربسكن راوستي وك ملتي كرد ام خوبيت بينن لبروا امشاو اما بشيشي باشيف قسە لەسەر مەلای باتایی دەکەین بزانین مەلای باتایی ئەو مەولودنامە مەشهورەی کەوا بە زمانی کوردی و یەکەم کەس بووە کە بە زمانی کوردی وەسفی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بکات لەگەڵەوەدا ئێمە لە کۆتاییەکانی ڕەمەزانین بزانین داخوار مانجی ڕەمەزان خێر و تاعات و لە چێ قبول دەبی دكتور يا سبيني شو يا دوس بيجو عيدة تاو طبعا يا سبيني هذا من دمار هنا بركاكا اینجا بەس مانە بزانین داخۆ ڕەمەزان پەرستش عیبادە تاعات لە چێ قبول دەبی بۆ ئەمەش میوانداری مامۆستایەکی ئاینیمان کردووە بەڵێ باشە لەسەر مەلای باتایی دەست پێ دەکەین میوانێکمان هەیە لە شاری وان لە باکووری کوردستان ئیدریس باتایی کە خۆی هەمێکێکە لە نەوەکانی مەلای باتایی هەمیش لە کۆڵینەوە و تێزی ماستەری لەسەر مەلای باتایی بووە جگەلەوە چەند لێکۆڵینەوەیەکی تیکەشی لەسەر مەلای باتایی کردووە دەچمە لای میوانەکەم کە بەڕێگەی زوومۆ لەگەڵماندایە کاگی دریس بخێر هاتی تو ئەگەر شتە دەست پێ بکەم مەلای باتایی کوباتە چ واتایە وان هەیە وڵاتێ باتە مەلایە باتایی کەنگی و کوێ دەرێ لەدایک بووە ژدایک بووە ئێوە باز سپاس و حرمەت بەری هەر تشتێکی تاوی مگو ئەس بە خوێندنا مەولودێ دەست پێ بکەم بۆ میهوانت عەزیز گودارت هێژا حمد به حد بو خدای عالمین او خدای دائم دین مبین انکرین امتا خیر البشر تابعی بی مقتضای نامور او خدای مالک ملک عظیم دائم میرار قرآن کریم دین مکر کامل و نعمت تمام یعنی دام احمد و دار السلام او خدای به نظیر و زلجلال به مثال و به حوال و به زوال رازق به دست و با او مرمور علم سران گوتی در صدور کارساز بنده و سلطان جان یا رحیم و رحمان لطیف و مهربان هیبدار نمجت شاه کریم ادینا یا رب صراط المستقیم بله گلی نموستید جواب رست ملای باتی جگند باتی یعنی داره به نبهاتیه کرن خلق حکاریه در حق جیان او دا گله تشتاتی نگوتن و تشتت فسیحی جی حتی نهات بون درخستن بله با دمت داوی گله لیکولینت اکادمی سرهان نکرن و گاوه فسیح و بلیه ملای باتی جگند باتی ولایت حکاری ناوا جلمرگی هاتیه دنیای بگو از بله بله تبحث كرج لجندي باتي هاتي جياني كي جان صالي هاتي جياني قالوا ابنابي باتيش كو انيه ام بيج نكي تبحث كنجي تشيبوي كنجي تشي بردوبانيا خدي نافي ويني تمام تشي تجمر بحث كرباهن كي بحث ديرو كاي كرتي كربايا
بله ملای باتی به ناوی گنده خوزاتن حتی نودار کرن گله کلین وانت هیجا و قنادی کردوا برین هد گوتن سال 1400 نیازی 450 حتی دنیای لیبل اوه چه بلگه یت علمی دزدانینن چه دلیلت واسا نهاتینا نویسین پشتی کوله کلین وارد سال داوی وقت تحسین ابراهیم دوسکی و جامعه سر کلین کرین قدر چند 5-6 دلیل هنه دسمه دا کملای باتی دما دو وقت سردما 17 دا 18 دا جیایه سالت 1750 yani dua demada hatiyeli roja ve mahavı ne diyara tişteki vasa fesihin nine ای جاره اشخوا خوندناوی اکال کوی داری خوند بو بیجن چه خوند بو تجمر بدادیار کن البردسته که شاگرته که بو بله ملای باتی دسته که دا لطف برای خوی مازن ملا احمد دست خواندن آخه گریه لگنده باتی ملا حسین تابی بابی و ملا مصطفى بین صوفی مصطفى چارکور هبینه کروی مازن ملا احمده ملا حسین باتی حتی 15 سالی خواه لگون باتی لدف برای خواه مازن ملا احمد خواندن خواه تمام کریه و پشت هنگه göre گوتنا میره حکاری ازین شهر چی تبه داره سردان گونده باتی ویره ملا حسین باتی هیچ زاروکای خواه لبر زاروکان نویج دکر ویرت بینی تو گله کیفا و پیتی تو دستور جبابه و ورگریتن دبت حکاریه نوانده حکاریه جلمرگه لوی داره لمدرسه میدان دست بخاندنه دتا کرن و فقاطی دکتن لمدرسه میدان فقاطی خواه خلاص دکتن و پشت هنگیجی مدرسه سور لوی داره دبیت سیدا و مدرس دست به درزدان دکتن و پشت هنگیجی ده مدرسه مکسیدا لویرجی سیداتی و مدرستی جی دیسا دکتن خواندناو به شکل یعنی هم فقیتی کریه و همشی ماموستی کریه و چوه گله جهد دجیله بلگه نگه دسمه هنکم رو اسیخی بیجتن لگره دوره کردستان گریه و علم او کریه زانیاری بلا برز إدريس باتي تو بحسين ذكر يعني إيماجيك بهن ذكر كو أويل دف برايخو بداية إخوان دي أري مالباتا ودا ملاي دي هبون بري ملاي باتي أو ملا أكر هبون أري وانا نفيسان برهمت أدبي هنا بكردي كيشوانات وصا يعني مشهور وجبلي ملاي باتي بیاراستی حتی نه کلین هاتی نکرین هندی کمیجی برسین و سرسکنیم بری ملای باتی دن مالباتا ملای باتی دا چه عالمت هجا نرا بوینا کمرو بیجیتن شو بورینه بابه و گوت نه صوفی مصطفى بلکه ملاجی بیتن و یه دیجی برایه و یه همه به ملاتی علمی خواه و دوار ادبیات دا پیش نکتینه بلی ملا حسین باتی که دنها مالبتا و بری و دا هند هیجا ملا نرابوینه و پیشتی که و بردامس که نویچف که توشی بردوام کرینه لی چی کسی دوار ادبیات و علم و زانیاری خود دا پیشو نکتیه بله تابی هندک دوار علمی دا پیش کتینه هندک دوار دینی دا پیش کتینه یه ادبیات دا اما که مرو بیشتن چه بری ملایباتی بید چه پیشتی ملایباتی بیدن دناو نسل و دونزاو دا چه کس برانبری ملایباتی حتی نهایی که هم بید خسین چه کسی واسه نرابویه
باشا ملاي باتي لدماكو خاندية چند زمان زانينة وكو چند زمان نفيسية او زمانا كي دري فير بويا سردما ملای باتی ده تابع هنگ ادبیات اسلامی ادبیات بشکل عربی و فارسی پیش کرده بو اغلب عربی زمان علمی بو و فارسی زمان ادبیات بو ملای باتی جی وکی هرچاید خواه به عربی به علم عربی ذاتن زانی دوار ادبیات جی فارسی دیسا پیش خسته بو چار ازمانا دزانیتن کردیا و فارسی و عربی و ترکیا و عثمانیتی دزانیتن و تیدا ماهره و شعر و نویس هاتین نویسین تابد برهمت ودا اغلبا خصوص مولد ودا دیارک و ملای باتی دزمان عربی فارسی و کردی و ترکی دا ماهره جنابی بەڕێز باتی مامۆستامەلە باتی ئەو هەموو زمانیە زانیە بۆچی بە زمانی کوردی نووسیە؟ مەبەستی چی بووە لەو بەس بە زمانی کوردی نووسیە؟ بەێ مامۆستا ئەم پرسانێ وەک پرسەکە بێتە بەرسبەوێ وەک شرۆڤە دێتەدام هەتان هەمە چی تشت ناو بەرهەمێت باتەیدا نەیتە کەجە سەدەمەوێ چییە لێ بەلێ باتەی مرۆڤێکی دیندارە وەختەی مرۆڤ بەرە خۆ دەتا قورئانە پیرۆز هەمی زمان وەک ئایەتا ئێنە حسەباندن دوا دەمادا مەولودên عەرەبی هەبوون مولد اغلب عربی هم ننویسین و گهدار کردن دناف کرده در جه هر دیسا مولد عربی هبو و لی مولد ذاتن بحث ابنداریا حضرت محمد صلی اللہ علیہ وسلم دکیتن و بحث دینی و بحث خدا دکیتن ملای باتیجی لگر قناعت من دبیجیتن مادم که زمان مجی زمان که آیت ها اوجی دست بکریه اوینداری خوا مدح و سنایت جبو حضرت محمد و خاطی نو کرن به زمان کردی زمان دایکی و نویسینه اوه ادبیجم آرمنجه که هیجای بزانینی اوه کریه بەڕێز باتی ئەلبەت سپاسێک و ڕێزی تایبەت ئینشاڵڵا ڕەحمەت لە ڕۆحی مامۆستامەلە باتەیی بێ بە زمانی کوردی نووساوەتی ئەوە سپاسێک و ڕێزی تایبەتمان هەیە بۆ ئەو فکرەیە بۆ ئەو یعنی بۆ ئەو تەعەسسوبەیە کرا کاک دکتۆر بێگومان کاک پێیام یەکەمی کەس ئەس باوەڕ دەکەم بەلکی ئەو کار بێتر بەرسەوێ بدما یەکەمی کەس کوردی مەولودا کوردی نویساندی و نها نزانم ئەو مەولودا هانێ لەسەر وێرە سەنیا خۆمایی یان ژیهاتی گوهرتن مامۆستا تابی ملای باتی به یکمین مولد کردی به زمان کردی به زرابای کرمانجی هاتیه نویسین ملای باتی اوکنشو بودیه دا دست بیکرن جبو کرد و کردستانتیه به زمان کردی نویسیه او مولد کو نویسی جی یا راستی مولد کو دست خطی ون هم نه دست مدایه او نه دیاره ایک لگنده باتی و گاوه هیا بله ناو ملای باتی وک امزال سرنینا چند پرد بید که من جبر هنده مروب اصحینه شد بیشتن دست خط ملای باتی و گاوه دست مدایه گلن دست خط یت مولد یت هین یا هری کهون قدر 200 سال بری نهای هاتیه نویسین لبله یا ملای باتی کل گنده باتی امزانین دستخط ویه لبله ناوه و تاریخ دیروکال سر نینه مروب نسی توتشتی بیجیدم مولد برهمت کن مولد و گاوه دسمه دا یا هری کهونه yani tahminen قدر 200 سال بری نهایه عینه وەک خۆمایە یعنی وەک خۆمای مەولد نەهاتی گوهرتن وەک گوی نویساندیش بەرگوێتە لێگەلێک مەولد دەرکەتن و نها چش بلی مەولد ناو دەستێ وە دەهی ئانا بیسکادن هەلبەستێک خوند من لەسەر یوتیوبێ مدیت من لەسەر یعنی سوشال میدیا دیت
ما هالبجارت إيه أنا جبلي مولدي شدنا بدستي ودهي أو نبي ساندني سيداي باتي هجر جبلي هجر جبلي مولدي تشتكى بهالبستي جوريكي دب شدنا بدستي ودي إيه كيفن ما مستولا برهمت ملاي باتي يا راستي يا هري كيفنارا حماهيلا وما يجبلي مولده يا يك مولده يك حماهيلا وهي يجي ديوانا وهي لبلد ديوانا وبرزية نهات يديتين هتانها اما ناوروكا ديوانا ودا قدر سهل بس تو بيقابل ديارن دناو بلتوكا دا هاتين وشاندن ونها اف سهل بس تو هنا دسمدا يادي حماهيلا وهي دسمدا وطبعا حماهيجي قدر بيجم سيلبن يجلي بي دسمج دا هيا جبلي هندسي جلا نویسه تو پرتوکه تو یدیجی تنکو ما بهستین و ما دیتی ما بهستی لبله بلاوانا لهنده جهانا هاتینه و شارتن ناینه دیار کرن و یادیجی گنده باته ملای باته لگنده هات لباته هاتیا دنه دمیزاوه ملای باته دوکی چو کره که بو ناوه کره و ملطاهر بو ملطاهر جی دو کرب دیو کهتن yani nevye mela Hüseyin'e batı yek meladır bazı yek mela Hüseyin'e be vahatiye naf kirin. Mela Hüseyin kuşberi günde kavale kiriya. Kavalci disa vek batı ve günde batı nezi Hakkari'ye avcı kadar saateki bicülemer binavenda Hakkari'ye ve cülemer gibi giredayya. İca nevye mela batı mela Hüseyin kuşber bu had bu günde kavale verip binecih bu kadar pinç babıkaya em li günde kavale ne yani ve gave neviyet ve yek div meladır bas ketin li batayman و یکی یکی ملا حسین کتین لگنده قواله قدر پنج بابکانه ام وی گاوه لگنده باته بنجهین بابو باپیرن حتی پنج قدر 200 ساله پنج بابک گاوه لگنده قواله و جاش بر وی یکی میرات ملا حسین باته ما لگنده باته دز ملادر باز ودا پشتی ملادر باز نویت ملادر باز ملاتی دست پی نکر بردوام نکر یا راستی پشتی اینده که دسته هنده جامعه دیت باتهی بخواه او جوک نویت ملای باتهی نه و او جامعه را میرات ملا حسین باتهی پاراستن لی ویگاوه یت که مثلا امل گنده قواله نویت و چود تشته وسا میرات و نهات برخه گنده قواله یت مایی همه من گنده باتهی دز و جامعه دیده ام چون ویل لدیسا بلاوه بوینه ام نزانینه یعنی گلت شد توی هجه هنه ام زانینه که یتهین بله ند دیارن باش انا تشتي ديار تشتي ناف دستي ود هي تبحثا حمايلا جزيريش ذكر او نافروكا ويتشي قال له تشتي ناف دستي وجي دنها تبدي تشاب كرين يا هنا كان حو جداري تشابين قد ديك ناف دستي خلكيده yani yamrov kuras bejtin mevlid zaten binaveru kaha gelek müjarek heje heye mevlid balaveye kadara biz babet heye mevlid divare huneri da edebi da diroki da yani gelek müjarek hene kumirov lisser masre biket doktorayı biketin lekuremi ve gavil ser yeko yek beytet ve hene باشا زۆر باشە باشترین شعلی مەلای باتەیی ژرجەمتە چییە؟ دەتوانی بۆ مەبێژیت و دکاری بۆ مەبێژی؟ خۆشترین لەگەڵتە یان تێکیژان هەلبەستاوی خۆش دەبینە هێگول بەرد لێتە شێری کەرم کردمەر قسوریانی کەم پرسادی یا هەماهیلێ مەگو چەند دەرهەگوێدا بێژم هەماهیلا مەلای باتەیی بەرهەماوە بەرهەمێک طبیە به زمان عربی هاتیه نویسین و فسیحیه ویجی به فارسی هاتیه کرن و در کنارت ویجی دا به کردی هاتیه نویسین او چند آیت قرآن در نافدانه به عربی و فسیحیه فارسیه و مجارا ویجی مجارک طبیه او حماهل ویگاوی سی نصد و هنه دست مده یا دیجی هلبستت ملای باتینه سه هلبستت ویگاوی دست مدانه
هندك جي نعتن در حق حضرت محمد دهاتنا نویسین هندك جي مناجات در حق خدا تعالى دهاتنا نویسین و قدر هفته لباجی جور بجرن نویس مجارت وان بجاز هل بس يمرنقو هل بس طه شيرين البردليته هل بس daha şirin bulal bedre min az ki bu xwînem ya دبيجي امجي اواز دكن ها تشي بيجي امي اواز بكن بشتي ez ki ya hel rabe Ebul Kasım bejin melaybate vati çoya hacı ser merkedi Resulullah sallallahu aleyhi ve sellem verin اواز nivisiyen وي واش ماتشو الورابه sen baytet je xwînem beri هل بلا والله بيستو هل رابه أبو القاسم هل أي قاصد أكبر هل رابه بني هاشم هل رابه طي رهبر هل أي سيد عالم هل أي مغفر آدم جروز رابه يا خاتم جناوي مرقد نور جناوي مرقد نور هل طه هل ياسين جدل صوت أمت مسكين هل مهدر تي محشر İmam enbiyaniti li Kur'an xudaniti pazin em xoşvaniti şivani ümmeti yekser. Hulu carek jivi haki suvari hafti eflaki bele sultane levlaki ti ey saqiye kevser. Bike mehder li divane afu keme ji isyane duruja haşt u mizane nebn şermedeye server. دروجا حشرا پر هی هی هزارم پیل سر یک بی بکومارا بیاباتی خدا بخشی بر او برگوز اوه قصیده ویا در حق ساعات خوش ساعات خوش ساعات خوش باشە بەڕێز ئیدریس باتەیی تو بەحسێ هەندێک کرد و ئەو مەولود نامێ و مەولودجی بەحسێ پێغەمبەریە سڵاوێ خودێ لەسەر بن لێ شعرێ دیدا مەلایە باتەیی بەحسێ چت کات ئەرێ بەحسێ ڤیانە کوردستانی و کوردان کریە ئەرێ بەحسێ ڤینە ڕەگەزێ بەرامبەر بەحسێ عشقا مەجازی کریە یان بەس عشقا حەقیقیە و بەحسێ عشقا خودەی ئەم بەحسێ عشقا مرۆڤاژی خاصەتەن ڕەگەزێ بەرامبەر کریە ئەت شعری خۆدا و بێژن زەمبیل فرۆش هۆنراوە شعرا مەلایە باتەیە ئەرێ ئەوژی درستە؟ Mamustaj pırsataya davet espevkem zembi frujiyet de gelep Portugal'a berda derbaz dibitin dibejin ya malay batayya em xoji wasat zanin lebele der haqqi zembi frujiyet da çı esahinine jiber ku malay batay imza khaldin nedaya Vakti ku nave ve paşnave ve anmaklası ve binda nebitin mirov neşir bejtin sade satya malay batayya باش ئەوێدی مەلایە باتەیی بەحسێ عشقا مرۆڤی کریە خاصەتەن وەختی مەثەلەن مرۆڤێک پیاوەک ژنکێک خۆش دەبێت بۆی شعرات بێژی چونکی ناف مەلایەت کووردا ناف شاعیرێ مەدا گەلک هۆزانی هەنە سەر عشقێ وەجە هەندێک بێژن ئەو عشقا خودەیە هەندێک ژی بێژن نەخێر ئەو عشقا مرۆڤانە دەف مەلایە باتەیی ئەو پرس چەوایە Bere yani aşk o evindariya melaya batayı bu şıklaya yek aşka ilahiye ya aşka beşeriye yani aklab mevlid yani mevlid zaten navarok ve sade hafte belki lisser aşk o evindariya habibe Xuda bitin min lekulin ki kadara 500 beyted mevlide dina 500 hafte ya da نزدیکی 200-300 بیتا دیاره کو ملای باتای عشق و اوینداریا جبو حبیب خدا دیار کریه و در حق خدا تعالی زداد نزدیکی 200 بیتا دا وسا من دیسا داری خستن یک و یک در حق خدا تعالی دا اوینداریا خواهد این زمان یا دویمین جید در حق عشق بشری دا چند helbest heca hatine nivîsîn qederê 7-8 deka Beca nihayet ji bo
اسکو اوینداری آخر نویسی از چند مالک جه خوینم کرم مادام بابت هم حتی سر هنده اسقا بشری صبح و ایوار شواتاری ev şiire helbeste ji bo xanima xwe nivîsiya xanima we gazinde jêkirîne bêjtê tu hinde beytan nivîsî hinde şeran nivîsî ma tu ne şeyekê ji bo min binivîsî ew jî bi vî şeklî berdewam kiriya nivîsiye ez ê çara jê bixwînim زۆر خۆشە زۆر خۆش gelekî xweş. صبح و êvarê şeva tarî şemala kêyî tu Leyletul qedru beratin nur û mala kêyî tu Çîçeka baxê îrem şevbeşn û bala kêyî tu Bo xudê kêyî bêje min kanê şepala kêyî tu Bên kitêb û zülf û xaşî şerhê xala kêyî tu Dilbera gerden şefîrî danûya durra eden Nazik û mewzûn letîf î nexleya selwa çîmen Gul libasî gul qiyasî gul emî gul perîhen Ahoya deşta teterî ruhzena esqaxeten Huriya baxê biheştê çavgezala kêyî tu Qiblegaha aşiqanî jangala ebrû zirav Hetta burca şaneşînê sed melaîk çûn silav Da û kovana evînê suxtî canî min tenav Extera subha seîd î reşrihana tu ta belav Filfila Hindistanê zif û xala kêyî tu Du dijmayne Sefhekêşa katibê gheybê ji nora la yezal ah Xeleka wa li gerdenê mislî berê reş mah û sal Sed hezaran rutbe hecî tên tewafa zülf û xal Netrik û şitrik û îlan dane ber payê şeqal جنابی بەڕێز باتی بەڕێز پرسیارێکم هەیە لە خزمەت Bele, جنابەت sirabetiyan vallah çavin min nabînim çavin gelkî xweş bû gelkî xweş گەلکی xweş خۆش dilê بوو، wê زۆر سپاس دەبێت تۆ Gelekî خۆش xwe بێ دەگەی لە دنیا بێ Desta te sağ bî. Cenab-ı dengê Batî, dilê. Yok eşî peyda heye tu qısna dişwêjî جنابی باتی جنابت لە ئەولادی مامۆستا مەلاباتەیی جنابت بەڵێ بەڵێ 572 ساڵ لەمەوبەر مامۆستا مەلاباتەیی لە دایک بووە 572 ساڵ لەمەوبەر ملێ جنابت پشتی چەندەوەمینت بە مامۆستا مەلاتایف دەگەیت Yani ji bo malbatê ینەوە te چەندەم بە چەند باو باو پێی divê bi çend bava çend bav di nav te û seydayê bateyî de Ha bele bele me fam kir me fam kir Yani rêse babka me vê gavê ya ku babê min dibêjîtin Babê min dibîte babkê pênce min Eve mesela ez ji xwe dest pê bikim Bêjim ez kurê mela Salihim Mela Salih kurê mela Eliye Mela Elî ji kurê mela Salih ew ji kurê mela Elî ew ji kurê mela Hüseyn ew ji kurê mela Tahir Mela Tahir ji kurê mela Hüseynê Bateyî mela Hüseynê Mazin Çünkü du mela Hüseyn hene nevye mela Hüseyn yani kurê mela Tahir berîn hejî min got yek nevye we nevye ya eslî mela Hüseyn bi wî nav kiriye ew ji hatiye gundê Qewalê li gundê Qewalê jî ev pênc babikin Babê min bîte babikê pêncê ez bimeyê şeşê qedera ev 200 sal e em li gundê Qewalê ji gundê Bateyê hatîne gundê Qewalê ملێ Bele رحما خودê li wan be ji xwe emrê te jî inşallah temenê dirêj bin inşallah İnşallah. Amin. حسێ باندۆڕێ دەکەین ji xwe em min helbestek me dîtibû berî çend roja بله dibêje ji çiriya paşê û şûnda melayê bateyê kanê sefer kêşa bi muksê da li ser wextê zivistanê ez bawer dikim çîrokek vê jî heye çîroka wê ji girêdayî dawiya jiyana wî ye ez bawer dikim ev helbesta hanê bêrîka wî dît û min piştî guçû ber dilovaniya xwedê te ji mer gotiba wilo bi kurtayî behsa dawiya jiyana wî kiribaye بله Valla bi kultayî behsê vê şiirê gelek got serhene qîl û qewl serhene dihêjim swala avê xwe kir
yani ya ku babê min dibêjîtin bab û bapîrên me dibêjin û dizanin melayê bateyê de wextê ku li Hekariyê müderristî dikir û piştî hingê dibêjin teqawît bû çû ber çok gundê xwe zivirî ji Culemêrgil Demirî çok gundê xwe piştî hingê hatûn û çûn awe ya ritiba xwe gele gorgut hene lêbelê ya ku bavê min jî dibêjît û ez jî piçekê pê qenaatim çiriya paşî û pê da bijin melayê bateyê hatiye berçela li wê derê nivîse lê ew ne ew mîra hekariya lê kevin mîra hekariya dibêjim wek ceza bidene diçîtin de işte here gundê xwe bateyê ve diçîtin tabii ki wextê zivistanê ye seqeya sermaya diçîte berçela li wê derê kaniyek heye li wê derê sekinît piştî hingê jinka mîrê hekariya dibêjitê te bû çi ev zulme kir welhasû kilam rabin dîsa mîr askerê xwe virêt ket dûra çim berê xwe tenê ku pêtûyê kaniyekê da rexet ve hemî gulo rihanin ev dê te gotin û piştî hingê tabii ki mîr dûv da çîtin û qusûriya xwe jê dixwazitin û pesta dibêjîtin melayê bateyê dibêjît ew jî dibêjin li ser vê yekê ew helbest hatiye nivîsîn û ez niha çend çarînan jê bixwînim gele dirêj e lê ez ê çendeka jê xwînim Gerim ki. ji çiriya paşî û pêda ji çiriya paşî û pêda melayê bateyî kanê seferkêşa bi muksê da li ser wextê zivistanê zivistanê evê yolê li vê beryê li vê çolê gerovê girtî da holê mece havotê zozana gerovê girtî nesrîna cemetşîn bû li solîna giryametê ji bo asmînan perîşanim ji talanê perîşanim ji hingorî li comerza birim jorî mecalê berçela borî zerî naê neseyranê zerî tên û diyar nabin çi xweştên û siyar nabin çi cindî tên siwar nabin boyetarî li kolanê boyetarî û zulmate yeqîn kanûn têda hate sir û serma jinû hate bi nêrdax û daxê daxê û kovanê زۆر سپاس زۆر سپاس وەکو یەک دبین وەکو یەک دبن حەکاری دپێڤەنن وەکی نارێ دیاربەکیر ببیت تارێ بلەرزیتن میرە شێروانێ زۆر دوغاندێ سپاس کاکە چیدە ئەدریسی ئەواسێ ئەیا باتەی وەخۆی تاسێ تو سوردار بۆی منە نیاسی دخوازن داد ئۆ ئەمانێ بەڕاستی شتێکی زۆر جوانت پێشکەش کردی شخواجی بهشتارنگی بکەسێ و هەزار ڕەحمەت لە ڕۆحی پاکی مامۆستا مەلاتایفی بەڕێز کاکە پێیان باتەی باتەی مەلا حسین باتەی مەلا فایف تایف دقیقا ناکە مەلا باتەی کەکە ئیدریس ئەم دەسپاس دکن عەمرێ درێژ بۆتە و جێوانژی بهشتارنگی یعنی ئەوەنە مۆجەبی شعرەکانی من باوەڕ کرد ناوەکەی کرد پێیان ئەم دشتەقە لەژێر بێژم خاطری خۆشیێ بخوازن سلاوی بۆتە و جیوان بهشتارنگی جناب بۆ بنەماڵی بەڕێز کاکە خۆ حافیز دێنە لای پەیام مرحبایەکی بەخوا کاتمان نەماوە جنابی بەڕێز باتی بەخوا حەزمان چون میوانمان دەکەوە زۆرە مامۆستا زۆر سپاس باس حرمە پەیام عەزیزی دەینە لای تۆ بزانین ئەو شەو چیمان پێش والله ئەی مطربی حەریفان دەستکە بە ناو ئاوازی مامۆستای بەناوبانگی موسیقای کوردی بەڕێز تاهر تۆفیق نەمر مامۆستا تاهر تۆفیق سڵاو و ڕێز لە لە ڕۆحی پاکی پاکی ئەرێ وەڵڵا تاکتۆ
بزمن شفای سادای بوم لیده بر بوتونای بزمن شفای سادای بوم لیده بر بوتونای او درد دل هتاکای هما یا عمری فانی او درد دل هتاكي شيما وعمري فاني بومليدا جنگ وعودا يا رمزي يا ودودا بومليدا جنگ وعودا يا رمزي يا ودودا فكر بعم حسودا أم سربا نزاني فكر بعم حسودا أم سربا نزاني ثقيلة دل حزركا يا شارع لدردي سركا ثقيلة دل حزركا شارع لدردي سركا جاريكي ياك نزركا وصافي هيراني جاريكي ياك نزركا وصافي هيراني أي مطربي حريفة دسكة بلغ مخواني أي مطربي حريفة دسكة بلغ مخواني أوازي يا بودم ودفعك غماني أوازي يا بودم ودفعك غماني پەیام عەزیزی و شعری صافی هیرانی یەکێک لە ڕەمزەکانی ئەدەب و عیرفانی کوردی دەست خۆش ماندوو نەبی وەکەوەی کە لە سەرەتای پاشیڤ ئێمە باسمان کرد لەبەرەوەی لە کۆتایی ڕەمەزانین دەمانەوێت بزانین کە ڕەمەزان و خێر و تاعەت و ڕۆژ و پرسشەکانی ڕەمەزان لە چێ گیرا دەبن و وەردەگیرێن ئەم پرسە لەگەڵ بەڕێز مامۆستا مەلاوریە گەنگەشە دەکەم لە ستۆدیۆ میوانمانە بەخێر بێ مامۆستا ماندی نەبی بەخێر بێ موفق بني يا اخوه فەرموو مامۆستا باش ما مساقيان اخوه سلامتك يا اخوه بخيراتي موفق بخير بني يا يا ربي. ربي سلامة بخير يا ربي بي. موفق بني يا اخوه سلامة لەگەڵ ڕەمەزان و سلامتك يا لەگەڵ اخوه ستایلی سلامة تازه جلی کردی و سنیکر اخوه يقرا سلامتك ولا عصايه ما عصايه بيت شمان بس دڵات جوانە ڕێکەوتووە موفق بني يا خۆی اخوه بەڕاستی ستایلی مەلای کوردی ئەوەیە بانو ینی هەم دلوبەرجی کوردی و هەم دەمەنە نامۆمۆستا سنیکەرەکانی تۆ نەتبینی بەڵێ ئەمە ئەوەشی لەگەڵ ستایلێکی تازەیە جوانە بله. بەڵێ زور زور بخيراتي موفق بني يا اخوه سباس مامۆستا لەبەرەوەی لە کۆتایی ڕەمەزانین دەمانەوێت بزانین خەڵک بزانێ ئەو عیبادەت و خێر و تاعەت و پرسشەی کە لە ڕەمەزان خەڵک کردوویەتی بله. لە هەموو خەڵک وەردەگیرێ
یان لە چینێکی دیاریکرا و بە پێی دەقەکانی قورآن و فەرموودا. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه بإحسان إلى يوم الدين سرتا دسخوش له درفتا طبعا عبادة بيش أوي جوابي أوي بدينا وبيوستا بزاندري عبادة تسيه تعريفي هرشتك أتقصي لسر كي بيوستا بيش بزاني سابقيك لسر هبي أو جا أزاني حكم كيسونا زانان تعريف عبادتي عن كردي أفرمون اسم جامع لكل ما يحبه الله ويرضاه اسمك له هرشتك أخوة بي خوش بي من أقوال وأفعال لها مقسيك أخوة بي خوش بي لها مكردوي أخوة بي خوش بي أو بريتي العبادات بلام عبادة شروطي خوي هي يعني لها مكسيك ورناجيري زانان أفرمون تشترط في العبادات حتى تقبل عند الله أن يتوفر فيها شرطان دو شرط له عبادة وربجيري دنا أجر أو دو شرطاني تيدان أبو أو عبادتك أبد ورناجيري شرطية كميان بريتي الإخلاص يعني أو كسيك وعبادة أكالو خواي پروردگار دبي ما بستي تنها وتنها خواي پروردگار بي وكو خواي پروردگار فرمي وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين أمريان بينكرا إلا بوي نبيك عبادتي خواي پروردگار كان بصافي بإخلاصية بوي خواي قولا لحديث يكدا أفرمي حديثك قدسية أفرمي أنا أغنى الشركاء يعني الشرك أمن دولة من ترين كسم للشركة كانوا بيوسم بهيتنيا فمن عمل عملا هركسك إيشك بكا أشرك معي غيري لقال غيري من شتيشي ديكي ما بس دبي تركته وشركه هرنامه به دبي شرطية كم إخلاص يدبي يعني زور حديث مان هيك كابرات دنجي خوي بكار ديني لخدمة قرآن لروج قيامة خوي بردقا فرمي لو أودبو بلين فلان قارئ بوا وقد قيل بعداشتك اشتور قرته ولا بر أودبو كوات القيامة ده هيتس بعداشتك تصوران مكا لحديث ذاتي كابراء بخشي لبرتس بخشي حتى أبلين هو جواد أو بخشي كابراشي سخية وقد قيل قوترات واو لحديث ذاتي أفرمي كابراء تسيد جهادك يعني علم فيربي لبرتس حتى يقال إنه عالم تابلين أو الزيرك وقد قيل قوتراش كواتا تصورواني لزت مبا تصورواني باداش مبا لقيامات ما دام شرطي كم انتدانا بكبريت الإخلاص شرطي دوام كزور جرينجا وخلشش نزاني زور بخلق أبي أقال أو شرطي زانان أفرمون أن يكون العمل موافقا لشريعة الله دبي موافق بي يعني أتوب ما بس تخواج بي أجر ما بس تخواج بي ما بس عبادتي خواج بي بلام أو أي شيء أي كي موافق نبي لجر شريعة بيروزي إسلام أو ليت ورناجيره لبرسه سوتشي هريا كوب بي خوي اشتيش دانه أتوشتيش دانه بعقل خود بيت وعبادته بلام عبادتني أتوشتيك تبيتاك مثلا يها وكاري كردني جماعتك تبي لمنطلق إنسانية وقسيكي بلام تيك جيل ده عندك بابتي شرعي كواتا شرطي دوام أو أعملاني أي كي موافقي شريعة إسلام بي شرطي كمش أوي إخلاصي هبي أجر أو دويتي دا بورا جيلي أجر ناور ناجيلي باشا أجر كسك لبيانو تا إواره هيج نخوا بله برجو حسابه يعني أبيد لمانجي رمضان ده ما بستم بعد الشرط لمانجي رمضان ده أني من بوي لمانجي رمضان داين أو برسيارة أكم كسك لبيانو تا إواره هيج نخوا بله يعني أجر دقة الداب قصيبا شرطية كم تدانية أو يتباسكي يعني نيتي تدانية كابرا ناخوات سبيني بيتها هواري زور كسي ضلي أجيري سبيني كبانجا ده ناخوا هتا إيواري نخوشة حزي بخوارد الناسي كواتا ويا شرطي دوامي تدا موافقي شرع ضلي أتودبي سبيني تا إيواري هيتس نخوي شرطي دوامي تدا بلام إيا كمي تدانا بو كجوتمان إخلاصيته يعني أجر تبوت نخوري كواتا حرحزت لي نبي لبرخاتي خواي بروديار نبي أو حساب ناكلي يان رياضي بكي عين وكونوش أتوي موافقي صار كعتيب كي تسون شرع داينا أو هاب كي بلام نيت تخواي برودقار نبينا خير ناكله بو أو بد أو رجع بو حساب ناكله إلا دبين يتكبين أعماله بالنيات يا بلى سيدايم أنا هنا كل سنة زورجي هنا مدبينين رمضان دي الميج دكين روجي دكرين عباداتات كن وش دربي رمضان يجي ما تشتكيك أو يا قبول دبر وجي أو يا تشاو طبعا عبادات أو زور غلطة كخلق تخصيصية كبيك مانك چونك عبادتي خواي برودقار موسمينية يعني موسم وكات بعبادة خواي پروردگار بو زانان فرمون كونوا ربانيين ولا تكونوا رمضانيين او خواي كوا حرمتي دايت ماجي رمضان هر او خواش ما كان ديكشي دروس كرديا كوا تزور غلطه كسك ابيني بس لرمضان دا عبادتك لرمضان دا او تشتاكك او اشانك بلام غلطك لوي دايا او ربطي اقات وتنها بماجي رمضان اجو ايه دروس تاعنا
گومان دەوەی دانیە عیبادەت لە هەر حاڵەتێکدا بکرێت دروستە ئەتو لە مدەیەکدا عیبادەتێکەکەی ئەگەر شێوازی شەرعی خۆی لێ بێت جێ ئەو بۆ تۆمارکرد لە ڕۆژی قیامەتدا ئەگەر دوایی ئەوەش ئیهمالیت هەبی ئیلا ئەتو ئەبینیەوە پاداش دەکەی برین سزای لە چاکە و خراپە بۆ تۆمارەکرێ ینی ئێستا لە ڕەمەزاندا زۆر کەس نوێژەکانی مەمەزبوطی ئەکا ڕۆژیەکان ئەگری قورئانە خوێنی ئەوان هەموو بۆ دروستە بەڵام توش پاشان تووشی گوناه و تاوان دێ ئەوە ڕەش نابیتەوە بۆی ئەو هەر لەسەر حسابەکرێ بەڵام گوماهبارە بیلەوەی کەوا کەم تەرخەم بۆ پاش ڕەمەزانێ دەنا چاکەکان هەم لە هەموو کاتەکاندا وەرەگیرێ باشە مام سەوریە باسی ئیخلاص و سەوابت کرد خەڵکێک ئەگەر بیەوێ بۆ نمونە دەچێتە مزگەوت بەردەوام نوێژی بە کۆمەڵ دەکا حەز دەکە لە پاڵەوەیکەوە لە بۆ خوای و خێری دەگاتێ خەڵکیش بزانن کە کەسەکی ئیماندارە یعنی ئەمە حکمی چییە چۆنە ئەوەل شەرتی یەکەمی تێدانیە کە بریتە لە ئیخلاسیەت گوتمان ئەو کەسەی کەەوە عیباد دەکات دەبێت تەنها و تەنها مەبەستی خوای پەروەردیگار بێ چونکی ڕیا ئەوەی حتا بڵێن فلان ئەزانی حتا عیبادەتێکە بەخشینێکە کالەوەی خەڵک مەحتی بکە ئەو خوای پەروەردیگار ڕازی نابی بەڵام في بادی الأمر ئەتوو مەبەستت خوا پەرستیە ئیشێک ئەەکەی بە ئەبەخشی مەسەلەن پارەیەک ئەبەخشیە کەسێک بەدەستە خۆت کەسێک ئەیبینی مەتحد ئەکات دەڵێ کاکە دیتم فلان مەحتی ئەوەی کردو بڵاویشە بیتەوە لەکن خەڵکی ذلك بشرى ئەوە موژدەیەکە خوای پەروەردیگار مەتحد ئەکات لە ناو خەڵکی و قبولیشە لەبەر ئەوەی تو بیدایەتی مەبەستت ئەوە بۆ تەنها لە خوای پەروەردیگار بی بەڵام ئەگەر بێت و ئەو کەسێت و باست کرد ئەستێ مزگەوتێ لە ئەوەل بیدایەت ڕا مەبەستی تەنها خەڵک بی ئەوە سزای هیچ ئەگەر هەردوو مەبەستی هەبی هەم مثلا پێغەمبەر درودی خوا لەسەر بێ دەفەرموێ ئەگەر ئێوە کەسێکتان دیت هاتوچی مزگەوتی دەکرد فەشهدوا له بالئیمان بەڵێ وەنیە باشە ئەو کەسە دەیەوە خەڵک شایەتی لە بۆ بدە بە ئیمان بەڵێ ئەمە ڕیایە یان ئەمە ئیخلاسە ئەو کەسێک کە عیباد دەکە نابێ مەبەستی ئەوە بی کە خەڵک شادی لۆ بدارە ئیمان يعني بيني تو بيني بس أمش لفرموده هي لبرا ورنجا أما تشيك دروز بله لفرموده كأفرمي فاشهدوا له بالإيمان شاهد إيمان دان ظاهرا يعني بله. ظاهرا أما ضلين ولا كار إيمان دارة كهاتم مزجوته نواجي كرد أما ضلين إيمان دارة بلا ناو ضليوي أو خواي بروديار عليم بذات الصدور أما نزانين بويا ما حكمي بس بمسلمانيتي بسر دا أدين بلام لنا خوي را ما بستي أويا أو خواي بروديار لروج قيامته يوم تبلى السرائر أو روج كواسر كان أشكر أبن أو كاتا نها شخم بحث عدل دكن ام بحث تعاملي بكن جا دانو استندني بخلكير يك در مها رمضان دي عبادتي دغري مثلا بيج راد بتراويح راد ب يعني الميجي دك وحرت عباداتي غريداي خداي قورتك لي لقل جيراني خونه باش لقل كارمندي بخور نباش يعني تعاملي بخلكير نباش افشاوي او ديار لمعنى عبادتي انا جيشتيا يعني تماشاك بيغمبري خاص الله صلى الله عليه وسلم الحديث الصحيح فرمي او كسيك واخوي برسي اكا اخوي تاني اكا من لم يدع قول الزور والعمل به أو كسي واز لقسي نشيرنو واز لرفتار نشير بنيني فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه خواهي بروغا بيوسي بوينة تخود برسيكي خواهي بروغا بيوسي بوينة تخود تينيكي أقر رنگ دانوي نبي دروست عبادتك بلام كامل الأجر ورناقري يعني مثلا أتونيوجي أكي بلام أو نيوجي كاريگري لسرتونيا للرفتارت نيوجي كدروست أنا ضلين دروستا وكو أداد كردية بشروطي خوي بلام طواو كامل أجر ورناقري نيوجكت ناقصة سوچي إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر دبي أو عبادتان إكي كاريگري ورنگ دانوي هبي دايم أنا بديلي ويتش يكي مثلا بين خوش بي يعني كاركي جراندك مجبور كار بك زاروكي خو خدي بك يعني كاركي جراندك نكاري شيء دبني تاخذ روجيه بين حياكو كار بقري يعني خديجي قبول دك يعني بديلي ويتشيه أو كسي كوا ما بس توي روجي نقري لبر اي روجي نكار ناتواني روجي بقري لبروي كاري هي بتواني بونمونان يد بيني حتى اوندي كذا تواني او كني تواني هيت اصل لو دا بالضبط بوشبه او كسي كوا لسريتي مالو مداري خوي بخيوكا بو امكانياتي شيني الا دا بيشي بكا يا كمشت بيشي او يبنا بات بالروجيش كاندن بازاري محاوله كبزاين لشو بيكري بون من هندك شتهي بشو أكره مثلا وكو ختابي زور زار الله كاك مروجي بشينين يعني أصل أويت ومادام زار لشوي بخوينا بيشي أوي فتوى داواب كيد زاري حلت شو بينا بزان أكره أجر نكره بشو إيش كيبكاو إلا مار مضارشي تأثيري لإكره شريعة الإسلام آسانة وما دوي دانيا خواي پروردگار ما يريد الله خواي پروردگار لا تصدين آيات دا أفرمي يريد الله أن يخفف عنكم يبي تخفيف كان يبي قرصتان سلكا بوان دروستا أو أنا بروجينا بن لروجا كرتكاني بايزي اجرنا ولا سريان واز بلا روجا كرتكان بقرنوا بلا مفهوم يشي غلط ليرة داوية زور كز لعبادة يعني واتصور أكا حتى خوي هلاكا تازياتر خوي ماندوبكا تازياتر مشقة دات خوي أو أجري زاترة باش أي مادام وايا
باشترین ئەجر و پاداش بۆ ئەو کەسانی کە لە مانگی ڕەمەزاندا عیبادەتیان کردووە و نوێژیان کردو و ڕۆژیان گرتووە بۆ کێ باشترین پاداشت باشترین پاداشت بۆ ئەو کەسەیەکەوە ئەو شەتانەی هەموو لێ دێتە جێ یەکەمیان ئیخلاست لە خۆی پەروەردیگارە دووەمیان ئەو عملەی ئەیکا موافقی شەرع بێ سێمیان لەبەر ڕیای نەبی ئەو شەتانە لێ بێتە جێ ئەو ئەکید بە کەمالی ئەجر وەرەگری تەواو پاداشت ئەدرێتەوە و محاولەش بکە وەکو برایەکانی یوسف نەکا گوتیان ئەمە ئەیکوژین و ئەو هالێکەین ونەکون من بعده قوما صالحین گوناهەکانەکەین دوایە تۆبەیەکەین ئەوە بەستەی نەبی ئەگەر دوایە پاشان تووشی گوناهیش بوو کەس معسووم نییە يعني وەکو زانان ئەفەرمون لقد دفنت العصمة يوم دفن المصطفى ئەو ڕۆژەی پێغەمبەری بمبورە ئەمە زۆر گرنگە ئێمە کۆمەڵێک فەرمودەمان هەیە کەسێک کە ڕەمەزان بگری خوا لە هەموو گوناحی خۆش دەبی کەسێک قامە دیسان لە هەموو گوناحی خۆش دەبی کەسێک لەیلەتول قەدر بگری لە هەموو گوناحی خۆش دەبی ئەنە ڕەنگە کەسێکە بڵێ ڕەمەزان ئیلا ڕەمەزان من صافی دەکەمەوە دوایی دەست بە گوناه دەکەمەوە هەتا ڕەمەزانەکی دیکە جارێکیکە صافی دەکەمەوە یعنی ئەمە ڕێگە پێدراو نییە جارە پرسیارش لێ بکرێ گرنگیت هەیە یەک دقەی دیکە نەمری بڵێن باشە یەک دقەی دیکە ئێستا شێ لەم ئەتوانی برێ منتانی 20 ثانیە دیکە نامرم نەوێت ئەو قسەی بکەنەوە لەوانەیە ڕاست بمری لە بەرەندەی ئەسڵ ئەوەیە کەس زمانی ئەوەی ناکە ئەتو دوای بە گوناه هەوچوویەکن خوای پەروەردیگار چ جواب بەشێ دێەوە ئایا بەچ ئەوەشی ئەتو ئەمن چێ گرنتی ئەوەی پێدای عەشەرەی مبەشەرە یان سەحابەکان مبەشەر بوون بە بەهەشت مژدەیان پێدرا بۆ ئەو جا ئەترسان ئیمامی بوخاری لە صحیحەکەی خۆی عنوانێکی دانای بەوە ناوی ترسانی سەحابە لە سەر خۆیان لە ئیمان یعنی کە سەحابەتیان لەسەر دابەزی بوو بۆ ئەوە فکرێکی زۆر غەڵەتە مامۆستاگیان ببەخشە ئەوەی هەیەی کە خێر و سەدەقات دەکات ئەمە دەمەوێت سەبارەت بەو کەسانێک کە واقعان دەستەنگن ینی نییە پارەیان نییە حەزی ئەکەن ڕۆژی 1000 نەفەر خێرات بکەن ئەوانە نییانە ئەوانە بە نیەت وێڵی خۆی ئەگەر بم وایە بەخوا ڕۆژی 1000 نەفەر لە ماڵەکە من خێراتم مەکرد ئەوانە چی ئەوانە چ خێریکیان هەیە لەسەر ئەوە دوو حەدیث هەیە حەدیثی یەکەمیان بالضبط هەندێک فەقیر هاتنەکرد پێغەمبەری خوا گوتیان یا رسول الله ذهب أهل الأثور بالأجور أواني دولمندن هم خير مدسينا ساكيان كردو هم شتيشان كرد يصومون كما نصوم أما كو بروجي بين أوان شوها بروجي أبن ويصلون كما نصلي أما كو نوجا كينا بشو هاكن ويتصدقون بفضول أموالهم أو بهشتش مسوغرا كان بواسي أو بارهتان أما نيت ما تسبكين يا رسول الله في غمبري خواص الله صلى فرموي أدي خواي پروردگار له همشتك خير داننا بكل تسبيحة صدقة وبكل تحميدة صدقة يكذب سبحان الله يكذب استغفر الله صدقة لآخر حديث كيف فرموي وفي بضع أحدكم صدقة بضع يعني الجماع يعني أو كسي كوا جماعك أسر زي لقى الخيزاني خوي أكا لذته تشيج ورقري صحابة بيان سير بو وتاني يا رسول الله أيأتي أحدنا شهوته فيكون به أجر يعني يكك لإما أتي أو لذته الشج ولا قري بعداش أدري توا في غنبري خاص الله صلى الله عليه وسلم فرموي أرأيتم إن وضعها في حرام أليس عليه وزر أقول لك العفرات يجي ديك لك الكس يجي ديك بحرامي أو الشهوة خوي بطالكاتوا قناه بارنابي وتيان برولا فرموي كذلك أو بوشي به كواتا عبادة أصل تيدا سهل وآسانية أو كسي ما بستي خوي پروردگار بالله حتى نوستنيش بما بستي عبادة بكي خوي پروردگار بعد كسك تنيا لرمضان توبة دكا أما توبكي وردجيري توبة أجر ما بس أو بتنها لرمضان بك أو باش عندس بقول نحكي أو نخير أو برناجي ده بي أصلي أو بي توبة بك توبة هيك نصوح بي بلام دعاء توشي جناها بيتوا أو كس معصوم كس أجر كسك يعني إيشكي حرام بيت باركي حرام لقرفانيا بيت الله إنك لما نجي رمضان ده خوي جورا بهوي أوشتانوا قلنا حكاي لسر لا دبات أو مالو بار حرامي هردمينه حرامي حتما يعني عبادة كان هريك وحكمي خوي هي بحرامي توشتيك أكي لكادك دا عبادتك جتك أكي روجك يجري روجي دروسته قمان ثاني أو قبولك لي بلام إيديك وهر بحرامي كي خوي أمينته وهر أي أويكرش لشيء ليلة القدر هم قلنا حكان دستر دريتها أي أو قلنا حالي ناصر دريتها أتزالير دا تماشا كاين توشي حقوق دو حقوقه يعني حقوقي خوي پروردگار هي وحقوقي بني آدمي شيء حقوقي بني آدم بوي أكري كوا دبن بورا وبزام دين شو ما مستا باسي أو بابتي كرد باس مان کرد چونکە بوونی تو کاتمان زۆر کەمماوە من مەبەست مەخاڵی دووەم دەختی لەسەر بکەینەوە کە ئیسابە سەواب هەندێک جار من تویان هەر کەسێکی کە ڕەنگە نوێژ بکە ڕۆژ بگری کەسێک لێت ڕاز دەبێتەوە دەڵێ کاکەمە بەپێی شەرعوانیە میزانی شەرع چییە بۆ ئەوەی ئێمە بزانین بەڕاستی مەرجی دووەمی تێدا هەیە ئەو مەرجی بۆ ئەوەی ڕێگری لەوە بکەین هەر کەسەکەی بە کەیفی خۆی بڕیار لەسەر
پەرستش و عیبادەت و خێر و چاکەی خەڵک بدا بالضبط پێغمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من عمل عملا هەر کەسێک عملێک بکە عملەکە تەنوینی لەسەرە عملا یعنی نەکیڕەیە هەر عملێک ليس عليه أمرنا بلغي لسر ما بينا بلا ما فهو رد كريتوا يعني قبول ناكره لبرسش أوي دبي ميزانك هبي أتو لمنطلقة شيء عقلاني قصيكي أو لمنطلقة شيء إنساني قصيكا ناكره بوبا وتقصى بكره يعني زور زار هي بونمونا هالنمونة شيء بسيط أو الوقت توضيحك شو معلوماتك شو خلشي نظرية مالتوس توماس مالتوس كفيلسوفة إيرلندية لبرخاتري بشريت بحازي خوي بوقسي كنظريه سكاني هي ضل بشريت برو زياد بونا بشريت برو زياد بونا خواردنيش كما بيتوا خواردن هر وك خوي بي بلان بشريت زياتر زيادك ويلي دي اما توشي كارثيه انسانيه بين دبي ما عندك حل بينه ياك الحل كان يتيا لو سي او حل دانا دبي ابادي فقير كان بكري او انا معوقا او انا انتاج يعني تنشي او انا بس بار لسر او انا ايشكن يعني ما ويش ديك ويلي دي خلق يكزار زوره بي بەڵام خواردنەکە کەمە بی ئەو هەستا لەبەر خاتری ئینسان بە منطلقەکی ئینسانی قسێکە بە حساب شتێکی چاکەکە یعنی بە نەظەری خۆی شتێکی چاکە بەڵام دەڵێ هەرچی ئەوەی ئینتاجی نییە ئەوەی نەتوانێت بکە بارە نابوو بردرێ با فەقیرەکان زەواج نەکەن بە منعی قەسری بکرێت چەندین صفەتی خراپدا ئەنێ بە حساب لەبەر بەشەریەتە کەواتە ناکرێ معیارەکە بی ئینسانیەت بەپێی قورئان و فەرموودە ئەمە معیارەکەیە بەڵێ هەر کەسێکیش توانای تێگەیشتنی لە قورئان و فەرموودە هەبی دەتوانێت بگەڕێتەوە لە قورئان و فەرموودە نازانم ئەگەر کاتمان مابی ڕێگریەک هەیە بێجگە لەم دوو مەرجە ڕێگریەک هەیە لەوەی کەوە ئەوانەی ڕەمەزانیان کردی ئێستا چاوەڕێی خێر و پاداشتن بڵین ئەمە ئێوە وەرناگیرێ لێتان بەڵێ تەنها کوفر ئەگەر کابرا کوفر تووشی کوفر بی ئەو کاتە عیبادەتەکانی هەمووی هەڵەوەشێتەوە ئەگەر نا عیبادەتەکەی ثابتە و هەروەها او هۆکارانی کەەوە خێر و سەدەقان کەم ئەکەنەوە مثلا تو خێرێکت کردی لەگەڵ فەقیرێک خوای گەورە فەرمێ یا ئەیها الذین آمنوا لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى نسی ئەو پارەی دایتەوە فەقیرێ زار ناخەڵکی بیشینەوە خۆت لەسەر هەر چێشی ئەوە مەقسوودەکەت نەهینایتە جێ ئەدی بڵاوکردنەوەی لە سوۆسیال میدیا بۆ نمونە من چوویمە لەیلەت القەدر بڵاوی دەکەمەوە کە من لە لەیلەت القەدر یان چوویمە عەمرەی هەر خەریکی سنافکردنم بەڵێ ئەمە ینی وەردەگیرێ ئەوە لەسەر خودی نیەتی کەسەکەی مەسەڵەن کەسێک هەیە نیەتی خوای پەروەردگارە بەڵام حەزی لێ بڵاوی کاتەوە ئەسڵەوەی وەی نەکا بەڵام ئەگەر کردی تەسیر لە عەمرەکەی ناکات تەسیر لە خواپەرستەکەی ناکا بەڵام ئەگەر مەبەستی بی لەوەی بەس باز بکرێ ئەوە گومان دەوەی دانیە بەتاڵەکرێتەوە بەس ماندووبوون و هیچ پاداشێشی نییە زۆر سپاس ملکی بخیر بابەتێکمان هەبوو پێشبڕکەی مناجات بوو کە دەمانگوت خەڵاتێکی زۆر گەورە تایبەت هەیە ئێستا 11 کەس سەرکەوتون بۆ قۆناغی کۆتایی ئەو 11 کەسە چاوەڕێین بزانین کامیان یەکەم دەبێت ئەوە سبێنە ڕادەگەێنین بێگومان کێ یەکەم دەبێت بەڵام ئەم شەو دەمانەوێ ئەو ڤیددیوانەتان پیشان بدەین کە ئەو 11 کەسە بۆیان ناردوین کە ئەوانەی سەرکەوتن و گەشتنت ئەم قۆناغی کە ئێستا تێیدانواتە کۆتایی و بەیانی خەڵاتەکە بەیانی دابەشی دەکەین بەیانی ڕای دەگەێنین بەیانی ڕای دەگەێنین بەڵام ئەمڕۆ دەمانەوێت ڤیددیۆکان ببینن دوای ئەوە ئیتر خەڵک دەنگ نادات بەڵکو لیژنەیەکی تایبەت هەڵدەسێ بە دەنگدان لەسەر ئەو کەسانە و هەڵسەنگاندنیان بۆ دەکە و براوەش دیاری دەکرێت ئەجا ڤیددیۆ یەکەم دەمانەوێت ببینین هاوسەر سابیر کە سەرکەوتوو بوو یەکە لە سەرکەوتوەکان بزانین چی بۆ ئامادە کردوین بابینەری بین سڵاو بوو کاکە هاوسەر سابیر و بنەماڵی بەڕێزی تيك بيا
محمد خالد صابر جيك جوان كسي جو بالسر كتبو جمار فيديو كنه شاندية من دنجي وي قهدار كن سلاو بو كاكا محمد خالدي خوشو دمي كروج الشاو توافك رواقتو خوشو دمي كروج الشاو توافك رواقتو خوشو سريك كوتبي لكوتشو لسقاقتو لكوتشو لسقاقتو خولا بداري ندشر خانشاوي بالكولا خودا لابو أزارو بزاري ضمان هرلود في تويا أبيب درمان هرلود في تويا أبيب درمان الله سلام عليك يا فخري عالم روحنا فداك. اینجا ئێمە هیچ شتێک ناڵێن لەسەر ئەم بەرهەمانەی ئەو پێشبڕچێکارانە بەڵکو لیژنەی تایبەتمەند و پسپۆر هەیە دەنگ لەسەر ئەمان دەدا و بزانین داخوا سبەی چێ یەکەم دەبی. ئەم جارە شەماڵ مەحموودمان هەیە کە ئەویش سەرکەوتووە بۆ فیناڵ و بزانین بۆ فیناڵ چی خوێندووە. سڵاو بوو کاکە شەماڵ مەحموودی بەڕێز و بنەماڵەی بەڕێزیان. أو خداياك قردولو صريب الفاكر أو رجل مكاي دردو ضريب بداكر ئیستا ویدۆیەکی دیکەمان لەلایە کاکە محەممەدی ڕەشیدی لە ڕۆژهەڵاتی کوردستان بزانم کاک محەممەد ڕەشیدی چی بۆمان بەڕێ کردووە. سڵاو بۆ کاکە محەممەدی ڕەشیدی و بنەماڵەی بەڕێزیان.
برز احمد اسماعيل جمر فيديو كنوش شانديه ام لتماشا بكن. سلاو بو كاكا احمد اسماعيل وبنمالي بريزيان. أي رفيقان بس يبا درقاي وفا بكرة وبكرة تبكين ضل زنداني جفا بك زيتوان صبري أيوب ملك بقربان صبري أيوب ملك بقربان عمري نحام سنبين قالوا الرابع شيخ وشيار دوج من دراوة قريهار قالوا الرابع شيخ وشيار دوج من دراوة قريهار يكتر بقر خبدا ديار بلاد الخوش نكان يار بلاد الخوش نكان يار بلاد الخوش نكان يار قرآن سرايا جيانا رون يا خدا قاش جهانا قرآن سرايا جيانا رون يا خدا قاش جهانا محمد رون يا شوانا هيفيانا سلو گەلە بەشداربوویەکی ترمانەگرین کە گەشتۆتە فیناڵ ئەویش خەلیل شەکرالی با پێکەوت گوێبیستی بین. سڵاو کاکە خەلیل شەکراری و بەرەماڵی بەڕێز. بمولا قر لمولا دڵ بە قوربان نەبێنا بێ بمولا قر لمولا دڵ بە قوربان نەبێنا بێ بدل قرد المطيع بند فرمان نبينا بيه بدل قرد المطيع بند فرمان نبينا بيه كسي مقصودي كسبي دولتي قربي محبة بيه كسي مقصودي كسبي دولتي قربي محبة بيه غلامي بو غلاماني غلامان نبينا بيه غلامي بو غلاماني غلامان نبينا بيه بياني داستاني شيواني بلبل لبرقل دام بياني داستاني شيواني بلبل لبرقل دام بخندي لي بشورنجي خندان نبينا بيه بخندي لي شورنجي خندان نبينا بيه بمولا كاكا هوشياري قادري يكيك لبراواني ديكا بو فينالا سلاو لا كاكا هوشياري قادري وبنمالي بريز يبدان كاكا هوشيار شيمان بومان او رو ومان او يدو بري كردوا الله 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 يا الله 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 يا الله يا ربي سلل على المصطفى يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فيك يا رسول الله بلغت هاتف يا رسول الله بلغت هاتف كل دي
ماتم كردێکی زابوون شکاست و ماتم الله 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 يا الله 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 يا الله يا ربي سلل على المصطفى يا رسول الله سلام عليك يا حبيب الله روحنا فيك روحنا فيك يا رسول محەممەد ئیبراهیم یەکێکی ترە لەوانەی کە گەیشتۆتە فیناڵ ئەویش بە ڤیددیۆیەک بەشداری کردووە ئەم شەو لە فیناڵدا تۆ بڵێ چی بۆ ئێمە ئامادەکرد بێت بەیەکەوە دەیبینین و گوێبیستی کاکە محەممەد ئیبراهیم سڵاو بۆ جنابیت و بۆ بنەماڵی بەڕێستانیش خۆیگەن هاتووم بەڕووی زەردەوە بە کۆڵێ گوناهی سەردەوە خۆیگەن هاتووم بەڕووی زەردەوە بە کۆڵێ گوناهی سەردەوە ڕوم کردە قاپیت ببەخشە بەندە ڕوم کردە قاپیت ببەخشە بەندە بۆ خۆتە زانی تاوانم چەندە بۆ خۆتە زانی تاوانم چەندە دەستمەنێ لە ڕووی ڕەش و سیاهێم دەستمەنێ لە ڕووی ڕەش و سیاهێم هەرچەندە نوقمی دەریای گوناهێم هەرچەندە نوقمی دەریای گوناهێم ئەپارێمەوە بەدڵی بەکوڵ بەرنەوەی بچمە ناو خەک و ژێرگەڵ ئەپارێمەوە بەدڵی بەکوڵ بەرنەوەی بچمە ناو خەک و ژێرگەڵ خوایە بۆ خاتری میهرەبانی خۆت بۆ خاتری ڕەحمی بێپایانی خۆت برایەکی دیکەی عەزیزی فینالیستمان کاکە ئیسماعیلی ڕەحیمیە بزانم کاکە ئیسماعیلی ڕەحیمی ئەوڕۆ بۆ ئێمە چ ویدۆیەکی بەڕێ کردووە کاکە ئیسماعیل سڵاو بۆ جنابت و بۆ بنەماڵەی بەڕێزی جنابیت ئەو سینە لە غەش خاڵیە و بێڕق و کینە ئەو خادمی شەرعی و نەبەوی و میلەت و دینە دلیل و ئیسبات سنعی ئیلاهی یا نەبی ئەمان یا نەبی هەمماومینم تۆی دنیا و دینم یا نەبی بافیدای تۆ بێ یانی شیرینم یا نەبی ئەمان یا نەبی اینجا دوانەکەی پێشبڕکەی مناجات نەریمان کەلهۆری و قارەمان کەلهۆری ڤیدێکی دیکەیان بۆ ئامادەکردین ئەم شەو چونەتە فیناڵ بزانین چییە بینەری بن سڵاو بوو و بەڕێزی کاگنەریمان و کاقارەمانی کەلهۆڕی و بنەماڵەی بەڕێزیان يا رسول الله بو سرم تازي يا رسول الله بو سرم تازي زوانت لا خورور ناجي ماجي زوانت لا خورور
كامل دنگي سرباز توفيق جي گهدار بكن وجي فيديو كش مرشاندي سڵاو بۆ کاکە سەربازی بەڕێز و بنەماڵی بەڕێزیشان. هندي من ضل شادة هندي من سرفرازا كردم با أماكو وفا بر نادم برزي أمر بازا پیامی اشتی و اوادانی با پیشناتا و جیهان ارکسی لاجین بیزارا با بیبارزی کن ام قرآنا الله الله شیدام الله من عشقی توم رسول الله 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 شیدام الله من عشقی توم رسول الله. ئەو ڤیددیوانە کە ئێستا بینیتان ئەوە بەشداربوانی کۆتایی بوون کە گەیشتە قۆناغی کۆتایی سبەینە ئەنجامەکەی ڕاجەگەیەنین کە کێ براوەی خەڵاتە تایبەتەکەیە لەلایەن لیژنەیەکی زۆر تایبەت هەڵسەنگاندنیان بۆ دەکرێت و دەنگی لەسەر دەدەن و ئەنجامی کۆتایی ڕاجەگەیەنین کەوایە لەم قۆناغا خەڵک دەنگ نادا خەڵک بەشدار تاو میوانێکی دیکەمانەیە ئیبراهیم محەممەد ئیبراهیم ئەو لە ڕەواندزەوە هاتووە بانگبێژە بە چەند شێوازی تایبەت بانگ دەدا دەمانەوێ لێرەوە بزانین چۆن فێری ئەو بانگبێژیە بووە. بەخێر هاتی ئەم شۆ میوانەکانمان هەمیش دی کوردیە ڕەواندز بخێری هاتیە ئەمە هەر ساف دلی ئەم شێوەیە کلاشەکەشی ئەف شێوەیە ڕەواندزێ ئەوێت تەلخۆکریە بەڵێ ئەها جوانە کاکە کوردیانی ئەوە بەس ئێمە میژووی پێڵاوەکە ئێمە 1000 ساڵە هەورامان بەس کاکەیان وتی من چەند قاتم لەگەڵ خۆما هێناوە هەشت قاتی کوردی هێناوە ئاخر چۆن بۆ ستالەکەی مرادخانی بارزانی باشە ڕواندزی پشتێنیان گرێ دەدەن یان تۆ تایبەتەوەت کردووە ڕواندزی پێشان پشتێنیان گرێ ئەبەست لە قەدیم و لە تا ئێستاش باشە باباسی ئەوە بکەین کە تۆ بانگ بێژی یەکەم جار کەی بوو بانگتدا لە تەمەنی خۆت لە ساڵی 2006 تەمەن چەند بوو؟ تقریبا تەمەنم 16 ساڵ بوو لە چێ بانگتدا؟ لە ڕواندز ینی 16 ساڵەوە بەر بەڵێ چۆن بوو شەرمت نەکرد نەترسای غەڵەت بکەی بەرێ وەڵا بیدایەتی کە هاوڕەیەکم گوتی دەبی هەستی بانگ بدەی هەمیش زۆر شەرمم کرد وتم نەتوانم گوتی دەبی هەر بانگ بدەی وەڵا وەڵعاسر بانگەکەی پێ ئاخر پێشتر دەنگت خۆش بووە ئێوە دەرەبێ بانگ بدەی بەڵێ لە بینی خۆتانە بانگت دابوو بەڵێ بەڵێ بۆیە هینا قابلە دەنگت ناخۆش بێ پێ بڵێ وەرە دەی بانگ بدە وەڵای میش کە دەستم بە بانگکردن کرد بەڕاستی لە قاسمەوەتا دەنگ دەبێت چەند نەشان زۆر قەلق بووم و سرێز بووم بەڕاستی هەتا بانگەکەم تەواو کرد بەس بانگەشی خۆشمدا مەلاوریە ماشەڵڵا خوا ئیشەڵڵا لە بەڵا بە دوور بی ماشڵە بۆ پرچەکەت بەخوا بەحزی یار و بەعزی کەسانە بێ کەچە لە هەبلیان باشە بە چەند شێواز دەتوانی بانگ بدەیان بە تورکی عێراقی نازانم بە چەند شێواز بە شێوازی تورکی فارسی عراقی شێوازی خۆشم هەیە ینی بخۆم پەرم بە خۆدایە تو شێوازی تایبەتت هەیە بە بانگ لە کامی بەقووەتری لە کام شێوازی بەقووەتری شێوازی خۆم زۆر باشم ئەتوانی پێشکەشمان بکەی فەرمایکت بۆ بینم ئەوەی خۆت الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر
أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله ان شاء الله روجي بيت هواوي دنيا اما يعني لسرت عصب خسرنا كما حقيقه ظلم او نوايا جوانترين نوايا العالم ان شاء الله روجي بي همو ولاتكاني عالم قيمه لو بانجا بي همو قران همو اوانك بانج بيجن بانج بلين لهمو ولاتكان اشهد ان لا اله الا الله بي اشهد ان محمد أري والله. رسول الله بي طيب براستي خوشترين نوايا يكمين جار تأف شي وقت يكمين جار قت آزان ده بەڵێ هو اصلي كرديه وای اصلي كرديه كاك ئەو شێوازم بەخۆم یعنی دامنا و پەرم بە خۆدایە كسكي تفير كري يان چلو نا کەس من فێر نەکردم بەس هاندانم هەبوو کەس هاندرم چۆن بوو بیرت لەوە کردەوە جیاواز لەوانی تر ئەتوو ڕیتمێکی تایبەتی بانگدان شێوازێکی تایبەتی بانگدان هەبێ زۆر بیرم لەوەی کردەوە کە شێوازم جودابی دەگە هەموو کەسێک دەگە هەموو وڵاتێک بانگ بێژی دیکە زۆر عزم کرد ینی پەرشم بەخۆمدا ڕۆژانە بانگم مەگوت تا شتێکی وام چێ هانی دایوتت هاندەرم هەبوو بەڕاستی هەندەرم زۆر بوو مامۆستا عەبدولمەجید وتاربێژی مزگەفتی حاجی عەبدوڵڵای قەزای ڕەواندز مامۆستا عەبدولباری قورئان خوێنێکی زۆر بەتوانایە ئەوش خەڵکی ڕەواندزە زۆر سپاسی کاک ساڵح ئەەکەم ساڵە دێوانە و کە یەکەم جار بوو کە هانی دام بانگ بدەم زۆر سپاسی یەکەم قەت ئەوەی لە بیر ناکەم خودای گەورە جەزای خێری بداتەوە ئینشاءڵڵا باشە هیچ هەوڵەداوە بە شێوازێکی ئەکادمی فێربی ئێستا بەڵێ مەقاماتەکانی بەڵێ ئەوە لە ئێستاوە هەوڵە دەم یعنی بەتەمامە شێوازی دیکە ینی مەقاماتی دیکە بە تەواوی فێر بم خوێندووە بە خۆت من تقریبا مەرحەلە دووی دەروونناسی بووم موازمینە ینی بابەتی شەرعی و ئەوانە زانستی شەرعی خوێندووە بە تایبەتتر پەیوەست بە بانگدان نا ئەو شتم نەخوێندێ بەس کتابی دینی و وانم خوێندینە زۆر کەسێ بانگ دەدەن بوونە میێوان لێ دەشوونە ڕۆشتن و ینی تەولی پێش برکبوونە یان دخوازن دەنگی خۆ بگینن بۆ خەلکێ تەولی شتێکی بووی پێش برک تەبلێ بووی تا بەرینەوە
والله زۆر کەس لەناو بەرنامەیە زۆر کەس یعنی بەڕاستی هاتیە بانگی زۆر خۆشیدایە زۆر سپاسیان دەکەین خوای گەورە ئینشاڵڵا جەزایان داتەوە هیوادارم ئەو گەنجانێک کە دەنجیان خۆشە مەبەستی ئەو بەشداری هیچ پێشبڕکێکت کردووە؟ بەشداری هیچ پێشبڕکێکم نەکردیە. کاک دکتۆر ئەمن لە بیرمە 22 ساڵ لەمە بەرچوون بۆ حاجی تەمەتۆ بەخوا بە ذاتی خوا ئەوە هیچ وەختی ئەو بانگە لە بیرم ناچێت. ئێمە دەڕۆشتین بۆ منا لە شەوێک بعد لە دەشتی عرفات ئێمە لەوێ ینی هەموو ئەو حاجیانە لەوێ ڕاوەستن تقریبا 6 میلیۆن نەفەر 7 میلیۆن نەفەر مرۆڤ لەوێنە بڕوات هەبێتن بڕواتان هەبێتن نوێژی بەیانی یەک نەفەر تورکی ئەستانبوڵی یەک بانگێکی دا ئەو هەموو عالەمە هەستان گریانیان کرد ئەوەندە دەنگی تەئسیر بوو ئەوەندە بە تەئسیر بوو یعنی وا دەنگی وا بانگێکی دا هەموو گریانیان کرد بە قوڕاو بە شێوازی تورکیە زانی؟ ئەتوانی پێشکەشمانکەی؟ الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله دەنگ خۆش کاکی شێوازانی کە بانگدان بە تایبەتتر ئەو شێوازی تایبەتی خۆت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو دەکەیەوە خەڵک کۆمنتی چییە تەفاعلی چییە لەسەر ئەو شێوازی بانگدانانە ئەوانەی کە بانجیمیان برا کردو بەڕاستی لە هەندێک برادر هەبوونیان پەی جوانە دەنجمیان پێخۆش بوو خەڵک زۆر بەڕاستی کۆمنتی جوانیان نووسی بۆ خۆت بڵاوی ناکەیەوە بەخۆم یەک جارم بڵاو کردیتەوە بۆ وەڵاهی لە بەرام دابگوتم بە شێوازێکی جوان لە ستۆدیۆ بانگێکی خۆش و جوان بدەم ئینشاڵڵا دەی باشەوەی بڵاوکەوەی ئەو شەو لێرە ئەو دەرفەتێکی باش ئێمە کاکە دوکە ئەبێ سپاسێکی کاناڵی جیهانی ڕوودا بکەین بۆ ئەو دەرفەتەیە کە ئەو بانگ بێژانە کە هاتن بانگیاندام سەڵەن ئیسا هەر بەکو نمونە دۆستان وتیان ئەو دۆستمانە و بەلەدمان بوو ئەو شەو هات ڕەوەند کاکە ڕەوان ئەڵێن بە 9 میلیۆن نەفەر گەشتووە یعنی ئەوە سپاسی کاناڵی ڕوودا دەکەین کە ئەو دەرفەتەیە بۆ ئەو گەنجانە ئێمەش سپاسی کاکی ئیبراهیم دەکەین کە لە ڕواندزەوە ئەم شەو هات میوانی ئێمە بوو زۆر سپاس بۆ جنابت کاکە سپاسی ڕووداوەکەم دەرفەتێ بەم بەخشی کە میوانداری کردم و
زۆر سپاسی ئەەکەم ئیشەڵڵا خدای گەورە بەرنامەی ئێوە پێشکەش بکە هەموو ڕەمەزانان زۆر سپاسیانەکەم و خدای گەورە جزاخێری هەموو سپاس بۆ جنابەت زۆر بەخێر بێ بەخێر بێ کاکیان خوا حافیز برێم خوا حافیز بەێ شخوا ئیرۆ ماشەڵە مە بەحسا جلو بەلگەی کوردیت کرد و هەر دەڤەرێک کوردیژی تایبەتمەندیەکەوەی ئیرۆ میوانێ مەژی لەسەر جلوبەرگەی کوردی جا شێوەزارێکی گەلکی کەڤنە زندی دبنەها بەحسا مەرز دکن جەمەش بێ مەرعەز بەرێ وڵۆ جلک بوون مەدا دڵقاندن مەلماڵی خۆ داربەت کردن ئادی یامیژی هەبوو بڕحەلا قورئانی بوو میوانێکی مە هەیە یەکێک لە بەرگدور و خەیاط بخوا و ناویژی لێش خوا بخێرێ هاتی سەر سەرا سەر چاوە بەخێر بێ یەکێک لە بەرگدورە ناودارەکانی هەولێر هەر بەخۆشی بە جلوبەرگەکە هاتیە سەر بەخێر زۆر زۆر جوانە سەلامەتی یارم خێرێ هاتیە سەلامەت بێژێت سپاس دەکەم بەسەوە ئەو شێوازی جلوبەرگە مەرەزەوە نییە بەڵێ ئەوە لەسەر کلاشی لەگەڵ بیجوانەوە نییە بە خودایی بە هەموو نوعکی جوانە جا قماشەکە شتێکی تیا هەستەکەیە ها ئەوە شاڵی زاخۆیە شاڵی زاخۆ ئەوە پێم وایە گرانتر و مەشهورترین ئەوەیە نییە لە کوردستان لەبەر چیم زۆر ینی چی ئیمتیاز و تایبەتمەندێکی هەیە شاڵی زاخۆ شاڵی زاخۆ لە بزنە مەرەزی دروست دەبی فەرقی هەیە تووچی بزنە مەرەزی فەرقی لەگە بزنە ڕەشکۆچی واردنێ هەم گۆشتشی بەتامترە هەم مووەکەشی نەرمتر و خەفیفترە باشە دوای جلەکان بۆنی لێ نایەت نەخێر نازانم بۆچی هەندێکیان بۆنی لێ ئەوە کامانن ئەوە ئەو کرانەی کە جوان نەشورایە جوان خایان نەکرێتەوە بۆنی دێتن ئەوە جوانتر دەشورێت زیاتر دەشورێتن خاوێن دەکرێتەوە بۆنەکەی نامینێتن دوایش لەناو ئاوی گەرم دەکوڵێ باشە چۆنەی چۆن دروستیەکەن ئەو جۆرە قماشەی کە تۆ باسی ئەمە مەبەستی ئەمە وەکو هەر قماشێکی ئەتیادی دەشرێ یان بە شێوازێکی تایبەت شوشتنی جیایە بڵێ شوشتنی لەناو تەشتی ئاوی شیرتێن نابی گەرمبی نابی ساردیش بی بەدەستی بەس ئەوها دەستی لێ دەی نابی بشی کوشی نابی غەسالەش ببینی بە هیچ نەوعەک نابی غەسالە زۆر جار لە برادران ڕوون دەکەینەوە کاکە عەبدوڵڕەزاق ئەبێ پرسیار لە جنابەت بکەم ئەو ینی مەرەز کۆنترین نیچێ وڵاتێک بووە لە کوردستان لە چه قومێک بووگە لە چه عەشیرەیەک بووگە بەخۆی مەرەز لە کوردستانی خۆمان لە زۆر باوە زۆریشە لە منتیقەی ڕانی و پشدەرێ پێدەگوترێن کریم مەرگێ سەکرەکانم هینە ئەگەر نیشانی بەدە ئەوە ئەوانە لە منتیقەی سلێمانی پێ دەڵێن شاڵ ئەوە زاخۆیە زاخۆ ڕەنجی زۆرە ڕەنجی زیاترە ئەوە شینی تۆخ و ئاچوغە ئەوە ماڕۆنیە جا قماشەکەی زاخۆ شتێکی تیاوەکە ئەوی کە پێم وتی قماشی زاخۆ زەوهەرێکی تایبەتی تێدایە ئەف ڕەنگ هون دەدێنێ ڕەنگە بەڵێ هەمووی ڕەنگە ساوە ڕەنگە بخۆی زیاتریان مەرەزی سپیە ڕەنجی ئەسلی مەرەزی سپیە ڕەشەکەی ئەگەر ئەسلی بی سوبغ نەکرابی ڕەشەکە بۆز دەردەچی ڕەساسیە لەگەر زەردی مامزی زەردی مامزی هەیە ئەو چار ڕەنگە ڕەنجی تەبیعی بۆرە کامی لەوانە ڕەنجی تەبیعیە ئەوە هەمووی سوبغە باشە کێ ڕەنگیانەکات ئەوە ڕەنجی تەبیعیە ئەوە ڕەنجی تەبیعیە ئەوە ڕەنجی تەبیعیە ئەوانە ڕەنجی تەبیعیە سوبغ نەکرایست کێ ڕەنگیانەکات ئەوە هەر ئەوانستا زاخۆ لە منتیقەی زاخۆی دروست دەکرێت برا مەسیحیەکان دروست دەکەن ئیشی وانە تایبەت لە مجەمەعی بێرسەوێ زۆر بە قووەتە لەوێ دروست دەکەن 57 مارن ئەوان بەس ئەو ئیشەی دەکەن ئەوجا هەر کەسە و ئیشەکی دەکە شەر نییە هەمووی دروست ینی کەسێ ڕەنگەکەیەکە کەسێت هەیە بەس ئیشی چنینە هەیە بەس ئیشی ڕاچنینە ڕاخستنیتی هەیە بەس ئیشی جۆڵایە ئافرەت هەیە بەس تەشیەکەی دەڕێسی ینی ئەمە بە تەشی دەڕێسرێ پرۆسی دروستکردنەکەمان پێ بڵێ لە بڕینەوەی خوریەکە تاوەکو ئیشی دەستیە خوریەکانی بۆمان باز بڵێ بەڵێ خوریەکە کە دەبڕێتەوە تو مەرەزەکە کە دەبڕێتەوە دێن خاوێن دەکەنەوە خاوێن دەکەنەوە لە ناو ئاوی لە ئاوی لە مزەخێرا دەگرن بەداری لی دەدەن زمانی خۆی لە گوندان هەبوو دەیان بردە بەر ڕووباری خوریان خایان دەکردەوە کە ببریتان ئەوە دیتان ئەو خایان دەکرێتەوە بەداری لی دەن پاشەوی دیسانەکە چەند جار دەشورێت لەناو ئاوی گەرم دەکورێن
هەتا ئەو میکرۆب و پیسایی هەیە هەمووی بێتە خوارێ دەبتەوە مەرەزێکی سپی سادە ئەوجە لە ناو تەشتێک منزەلێکی گەورە دەینن دەکڵێنن ڕەنجی تێدەکەن سوبحمسان ئەو زەیتونیە تێدەکەن بەلای کەمی دەبی سێ چارێک هەتا سەعاتێک و چارێکێک بکڵێت هەتا ڕەنگەکەی وەردەگری دائما ژۆکو کەوجیری شیوی دارەی تێ ئەوە دەکەن دەیسوڕێن هەتا هەموو ڕەنگەکەی وەردەگری شتی دەهین نەخوارێ چەند جاریت کە دەیشۆن خانی دەکەنەوە هەتا ڕەنگەکەی بەردەدا ئەو جا دەیڕێسن دەیکەنە داو پاشەوی دەیکەنە داو ڕایەخی دەکەن دەیکەنە هەر پارچەی ئەوە 6 متر 6 متر و چارێک 6 متر و نیو دەبی ڕایەخێت ئەو جا دەیکەنە گلۆرە بە دەستگایەوە دەکەن دەیڕێسن هەمووی ئیشی دەستیە ئەو پرۆسی چەندی پێچی کاکە ئەو پرۆسە بەلایکی شاڵەکی وهالا 12 متر و نیوی ئەگەر ئافرەتێک بە 15 ڕۆژی دەیڕێسی حتا لە 10 ڕۆژ تا 12 ڕۆژ تا 15 ڕۆژی دەیەوێت ئەو وەستایە کە جۆلای دەکاتن هەفتەی پێدەیە بەلایکیمی مامۆستا لە چی وەرزی ساڵە یعنی کاتی هەیە بەڵێ کاتی هەیە بەخۆی زیاترین وەرز هەموو کاتێک ئیشی لێ دەکەن بەس ئەگەر بکەونە زستانێت ئللا ئەو ڕۆژی هەتاوە باش دەتانن شاڵەکەی مەرەزەکەی بینن لە پێش دەرکەی ڕایەخکەن و بیکەنە گلۆرە هەتاو نەبیشیان پێ ناکرێت ئەو سار لە کوردستان شاڵ زۆر کەم بوو لەبەرەوەی مانجی 1 و 2 بە تایبەتی مانجی 12 و 1 زۆرترین وەختی هەور بوو هیچیشان پێ نەکرا ئەو سار کرد ئەزمەیە بوو ئەمانە نمونە هێناوتن هەمووی نمونەیە یانەوە تا قماشەکە بە تۆپە گەورەترە ئێستا ئەوە دانەی وەی قاتەکە ئەی بۆ ئاوا بەرینەکەی پانیەکەی ئەوە دوو نوعیە ئەو بەریوەی 32 سانتینە فەرقی هەیە ئەوە جەوهرەش تێدایە زاخۆ بەو جەوهرەی جوانە گەورەتر ناتوانن دروستیکەن ناتان ئەوە قماشەکە دوو تۆیە قماشەکە دوو تۆ ینی دوولۆیە دوو بەشە یان یەک دانەیە یەک دانەیە بەس دوو دانەی ئەو حالە دەبتە قاتەک دوو دانەی وا دەبێت دوو دانەی ئەو ها دەبیتە قاتەک ئەمە دانە مهینەیە ئەمە بە نرخترین ینی با نرخیان چەندە ئەوڕۆ لە ئەگەر بەبێ دوورینبی لە 600 دلاری هەیە هەتا 1500 دلاریش هەیە ینی 1500 گرانترینە ئەوڕۆ ئەمن لە ئیسا ئەوەی جنابەت لەبەری جنابەتە چەندە 13 وەرەقە ئەوە 13 وەرەقە بەڵێ هەتا 22 وەرەقەی فرۆشتیتم هیزاخۆ گرانترینە بەڵێ دروناوێ چاوایە ئەو نەزەحمەتێ ئەکەیت هەموو دوورینێک زەحمەتە بەدەستی یا مەکینەیە نامەکینەیە مەکینەیە هەمووی مەچینە ئیشەکانی کە دەیکەنە قماش بەدەستیە باشە تۆ ئیشی جلوبەرگی پیاوانەکەی بەس جلوبەرگی کوردی پیاوان ئەی مامۆستا ئەمن خۆم چون خەڵکی هەورامانن لە پاوەختی منداڵ بوومە زۆر مەرەزم دیوە ئەینیم هەورامانت نییە هەورەمانم هەیە بەس دەکەنەمە بە ڕەغبەتی نییە باشە بۆ هەورەمان باریکترە دەبی بکەوتە سەخەت حتى ئێستا شاڵی مەرگەش وەکو جاران لەبەر زاخۆی ڕەغبەتی نەما هیچی بۆ ئافرەتان لە دروست ناکرێ با تەبیعیە چی لێ دروستەکرێ بۆ نمونە مەگەر هێلک کەوا ئێستا لە تورکیای دەبن هەم لۆ ئافرەتان هەم لۆ پیاوان دەکەنە چاکێت لێرەش دەکەنە چاکێتی سپۆرت ئەوەکوی بەرجەنابەت دەکەنە چاکێت سپۆرت لۆ ئافرەتان بەس چووکە گران ڕادەوەستی زۆری تێچە بۆ عەبای لە دروست کەلانێ 6000 تێچێ ئەگەر خوا پێدانەبی ناتانی بکە بە 12 وەرەقەی بکاتە نوڕەک و چاکێتێک باشە مەرەز تەنێ هون vêjê دروست dikin ya tiştekî dijî dروست dikin jê wek vanajî wek cilkajî dروست dikin ئەوە هەمان ئەوەیە جازمیە وەخت خۆلی دروست دەکرد هەمان ڕیسە بەس ڕیسی مەرز نییە ئەو بزنە ڕشکۆچی ئێ مەرز هەیە دروست dikin زۆر گران عەبای عەرەبی لێ دروست زۆر گرانە سەفقا قابلە ئەو هەموو پارە دەنە قاتشی پیانێ مەبەستمە بزانم بۆچی هیزاخۆ جیاوازە ناوچەکانی دیکەی کوردستان گرانترە بەخۆی ئەوە ئیشە بەس لە برا مەسیحیەکانە نیاندایتە خەڵکی دیکە نهێنی دروستکردنەکەمە بەستە خۆیانە بەس علاگەی ترچی بوو ببورن با ئەوەی بکە ینی هەمان شاڵە بەس ئەو ئەلوانەکانم هینایە مامۆستانی عشیرێک هەیە لە ژێری ئەو وەکو حاڵەتێکی سوخمایە بەڵێ ئێلەژی لە بن لە بەدەکەی بەڵێ ئەوە جلی کولیەت لۆ خۆ دەتانی ئێلەژی لەبەر بکەی ئێلەجەستە لە منتیقەی دەهۆچێ ئێلەگەچی کورتەچی لەگە لە بەدەکەن ئێلەگەش لە بن لە بەدەکەن احتیاج کورتەچی مراتخانی بە ئێلەگ لە بەدەکەن لە کنەوان باوە زۆر لە کنەمەش ئەمەش هە بخۆمان ئێلەجی لە بەدەکەین بە زیاتر ئێلەجی بە ئەڵن ئیلەج ئێلەک بە سوخمە زیاتر ئافرەتە ئێلەک لۆ پیاوانە وەستا عەبدوڕەزاق لە بادینان شاڵ و شەپک هەیە هەر هەمان ئەو هەمان شتە
ئەوە بە خۆی پێدەگوترێ بە زمانی بادنی پێدەگوترێ بەرگیز کە دەدورێ پێدەگوترێ شال و شەپک ئەمە پێ دەرێن بەس شێوازی دوورینەکەیان جیاوازە بەڵێ بەس شێواز کە تەمەشە ئەمە ئێستا پێ دەرێن کرد بەڵێ سلێمانی پێ دەڵێ شاڵ کە دەدورێ هەردوو کوران پێی دێنە ڕانک و چۆغەڵ باشە ئێستا زاخۆ بەنتیقەی بادنان کە دەدورێ پێ دێن شال و شەپک ئێستا زانیمان شێوازی بادینان جیاوازە هی ئێمە لەگەڵ بۆ نمونە سلێمانی و هەورامان و ئەوانش جیاوازیان هی ئێمە هەموو یەکە چۆخەڵمان یەکە سلێمانی یاخێ درمان ناکە ئەمە یاخێ درمان دەکەین شەروالی سلێمانی بەعام بەرینترە پێشتر ئێستا کەمەک ئەوانی شەروانیان تەسک کردەوە شەرواری هەولێرێ وەسەتە زۆر بەرین نییە بەس پێشتر شەروالی سلێمانی زۆر بەرین بوو فرۆشی هەیە خەڵک زۆر داوای دەکە زۆر بەڵێ ماشەڵڵە پێشانگا و چتی جنابەت ینی بەشدار تایسد لە پێشانگا بەشدار بوویتە زانە دکتۆر بەرینها ئەم بەحسانکی شخوال لە ڕۆژاوای کوردستانێکی دروست دکردن مرعز لە ئێمە نەتکردن جاو ئانا الجەمیژی هەیە سجادە هەیە بدیوار دادڵقینن تشتێ خۆشک پێ بدە عینێ وەک وێایی لێ تشتێ باڵکێشێ دناف ساڵادە ئەو بزنێ مرعز الجەمە نەمان ئەنقیرات بوون یانی نەمان زەم ڕۆژ ئاوای پێشتر ئەرمەنیەکان دروستیان دەکرد لە هەموو کوردستان ئیشی ئەو شاڵەی ئەرمەنیەکان دروستیان دەکرد لە شەقڵاوەش مەسیحیەکان دروستیان دەکرد هەتا نهایەتی هێشتایەکان نەما ئەوان ئیشیان لێ نەکرد تو بۆ خۆت دەچی بە دوایدا دەگەڕێ یان بۆ لە 2002 لەگەیەک ماڵی ئیشێ دەکەم ینی ئەوەی تایبەتی خۆت لۆ من دروست دەکەم دوورینیان وەستا قۆماشی ئەتیادی لەگەڵ ئەم قۆماشە زەحمەتترە کاتی زیاتری دەوێ ئەکید ئەوە زەحمەترە ئەوە دووجار بڕینە دووجار دوورینە دووجار ئۆتی کردن ینی بۆ نمونە ببوورە بانو بۆ نمونە ئەگەر تو با بڵێن ئاوە قاتێک دروست بکەی کوردی لەمانە چەند کاتی دەوێ ئەگەر هیچ مەشغوڵ نەبی بە 2 ساعت و نی تەواو دەبی دوو کاژێر هەموو قاتێک کوردی ئەگەر هیچ مەشغوڵ نەبی 2 ساعت و نی 2 ساعت و چارەک کاتت دەوێت ئەگەر مەشغوڵ نەبی بەس تو مشتری دێ مەشغوڵت دەکا لە سەمەچینی هەردەستی بڕیای دەکەی قیاسی دەکەی چەند خەیات لە دوکانێ 4 خەیاتم هەیە نرخی دوورینیشان گرانترە لەگەڵەوەی تر نەکری قۆماشەکەی دوورینەکە دوورینەکەشی گرانترە وەبزان پیاوان لە ئافرەتان گرانترە پیاوان دوورینی پیاوان گرانترە لە دوورینی ئافرەتان دوورینی وەش گرانترە لە قماشی سادە باشە ئەی بۆ ڕۆژن خەڵک قات و شتی زۆرەکەیان بۆ نەورۆز کامیان زیاتر بەخوای لۆ نەورۆزی خەڵک زیاتر قات دەکەن وابزانم دوکانەکانی ئێوە بۆ نەورۆز هەتا 6 و 7 بەیانی هەر خەریکی دوورین بوو من هەتا ئاخر حد 5 و نیو بەیانی چویمەوە نەورۆزێ قوربان سپاس بۆ هیوای تەمەند درێژیتان بۆ دەخوازم زۆر بەرنامەی ئەمشەویشتەوە بوو بەڕێزان بەس ئێمە یا سبێشە و مامایا دوو ڕۆژ یا یەک ڕۆژ مامایە دوو ڕۆژمان سبێشە و چاوەڕوانمان بێ براوەی پێشبەرگەی مناجات ڕادەگەینین ئینشەڵڵا بزانم کێیە شەوی جەژنیش سەعاتی 10 بۆ 11 شەو کۆنسرتێکی تایبەتمان هەیە بۆ هێوە بەڕێزان لە قەڵای هەولێر